بەڵێ بەڕێزان وەکو پێشتر ئاماژەمان پێدا ئەم شەو لە سەعات 9 شەودا لە وڵاتی قەتەر هەردوو هەڵبژاردەی عێراق و ئێران ڕوبەڕووی یەکتری دەبنەوە. دیارە ئێمە پێشووتر قسەمان لەگەڵ حوسام سەیفەدین دەکرد، بەڵام بەهۆی ئەوەی کە دەنگی باش ناگەیشتە پێمە کۆتایمان بە پەیوەندیەکەی ناو لێستا درێژا دەینەوە بە پەیوەندیەکە لەگەڵ حوسام سەیفەدین ڕۆژنامەنووس و ڕەخنەگری وەرزشی کە ڕاستەوخۆ لە بەریتانیاوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵماندا دەبێت. بەڵێت سڵاو لێبێت بەڕێز حوسام سەیفەدین. دیارە من لە یەکەم پرسیاری پێشووترەوە دەست پێ بکەمەوە بۆ شتەکە ڕوون بێت. هەڵبژاردەی عێراق لە یەکەم یاریدا بەرامبەر بە کۆریا یەکسان بوو، هەروەها دیگەل ڤۆلگات لە یەکەم ڕایەنەرایەتیکردنی هەڵبژاردەکەدا توانی خاڵێک لە هەڵبژاردەی کۆریا وەربگرێت. اهلا وسهلا بكم. طبعا بێگومان ئەو خاڵەی کە هەڵبژاردەی نیشتیمانی ئێمە لە هەڵبژاردەی کۆریای باشووری بەدەستێنە خاڵێکی زۆر باش بوو. هەڵبژاردەکەی ئێمە دیسپلینێکی تەکتیکی و بەرگری زۆر باشی ئەنجامدا و یاریزانەکان پابند بوون بە ئەرکەکانی خۆیانەوە کە ڕاهێنەر پێی بەخشی بوون بە تایبەتی لە هێڵی بەرگریدا. هەلەکانمان لە ڕیزی پێشەخڵی هەڵی پێشەوە زۆر کەم بوو، بەڵام توانیمان مەترسیەکانی هەڵبژاردەی کۆری کەم بکەینەوانێن مەوداکانی نێوان یاریزانەکانیانمان کەم کردەوانێ و بواری زۆرمان پێ نەدەهێشتن نەمان دەهێش بە ئیسراحەت تۆپ لە نێوان خۆیاندا ئاڵوگۆڕ بکەن. دوو هەلی مەترسی داریان بۆ سەر گۆڵی ئێمە دروست بوو، یەکێکیان گۆڵچەکەمان توانی تۆپەکە بگرێتەوە، هەلی دووەمی شێرکۆ لە ناو گۆڵە دووری خستەوە. ئەوە خاڵێکە بەدەستیاندا شتێکی باشە، ئەو وەش پاڵنەرێکی مانەوی زۆر باشە بۆ هەڵبژاردنی نیشتیمانی مەبووی کە بەردەوام بێت بە شێوەیەکی بەهێز بۆ ئەوەی کە ڕوبەڕووی هەڵبژاردنی ئێرانی بێتەوە. بەڵێ هەڵبژاردەی عێراق لە سەردەمی ڕاهێنەری نوێیە چ گۆڕانکاریەک بەسەر شێوازی تیپەکەدا هاتووە یاخود لە ئێستادا زووە بۆ ئەوەی قسە لەسەرەوە بکرێت کە تەنها یاریەکی ڕسمی لەگەڵ هەڵبژاردەکەدا ئەنجام داوە؟ يعني ذات تغييرات في مباراة اليوم. ئەگەر گۆڕانکاری بێ لە یاریەکانی ئەمڕۆدا پێم وایە نییە گۆڕانکاریەکان گەورە بن، چونکە تۆ خۆت دەزانی هەڵبژاردەکە بە سیستەمێکی یاخۆ بە شێوازێکی بەرگریکارانە یاری دەکات، بە تایبەتی ئەمڕۆ دەرغامی لە جیاتی عەلی عەدنان یاری دەکات و ڕەنگە گۆڕانکارێکی بچووک لە هێڵی هێرشبردن تا دروست بێت، بەڵام شێوازی یاریکردنەکە و شێوازی یاریکردنەی کە ئێمە بینیمان بە تایبەتی کە شێوازێکی بەرگریکردن بەرامبەر بە کۆریای باشوور ئەمڕۆ لەوانەیە هەوڵ بدات شێوازێک یا کەمێک لە شێوازی هێرشبەرانەمان پیشان بدات، چونکە ئێمە پێویستمان بە هێرشبردنیشە، چونکە پێویستمان بە سێ خاڵە بۆ ئەم یاریە، چونکە ئەمڕۆ کۆریای باشوور یاریەکەی بردوێتەوە ئێستادا 4 خاڵی هەیە و 3 خاڵی لە لوبنان بەدەستێناو بۆتە پێشەنگی تیمەکە و بۆیە هەردوو تیپەکە ئەمڕۆ بیلەوە دەکەنەوە کە یاریەکە نەدۆڕێنە، چونکە دۆڕیانن وایان لە دەکات 3 خاڵ لە دەست بدەن و لە پێشەنگی دوور دەکەونەوە. بۆیە بەوریایی و یاری دەکەن هیواداری هەڵبژاردەی ئێمە کەمێک ڕیسک بکات لە هێڵی پێشەوە هێرشبات و 3 خاڵ لە هەڵبژاردنی ئێرانی بەدەست بهێنێت. بەڵێ باسی هێڵی هێرشبردنێ کرد، بێگومان ڕایەنەری هەڵبژاردەی عێراقیش بە هەمان شێوە باسیەوەی کردووە کام شەو لە بەرامبەر ئێراندا بە شێوازی هێرشبردن یاری دەکەم. هەروەها پێم وابێ گۆڕانکاری کردووە کە ئەیمەر حوسێن لە هێڵی هێرشبردن یاریەکە لە جێی موهەنەد عەلی. ئایا ئەم گۆڕانکاریانە و ئەم شێوازی هێرشکردنە بەرامبەر بە هەڵبژاردەی ئێران تا چەند دەتوانرێ سەرکەوتوو بێت؟ پێشتر بەرامبەر کۆریا یاری کرد و بەشداریەکەشی ئەمڕۆ بەشدارێکی سەرەکی دەبێت لە یاریەکە دا و شتێکی باشیش دەبێت، ڕەنگە میمیش بەشداری بکات لە جێمی دووەمدا. ئەوە پێم وانە ئەوای خۆت پێم وا بێت ئەمیر عماری ئەویش بە هەمان شێوە بیبینی لە یاریەکەدا و لە پشتی هێرشبەرەکانەوە یاری بکات و سەفا هادیش بچێتە هێڵی ناوەڕاست لە جیاتی ئەمیر عماری، چونکە لە یاری کۆریادا ئەمجا دەتوان لە هێڵی ناوەڕاستدا بوو کەمان بەشارش لە پشتی هێڵی ڕەنگە بەشار ئەمڕۆ بچێتە لای چەپ و ئەمیر عماریش بچێتە پشتی یاریزانانی
هێرشبەرانەوە ئەو گۆڕانکاریە بچووکەیە کە ڕەنگە لە شێوازی یاریکردنی هێرشبەرانە دەبیبینین ئەمڕۆ. بەڵێ دوو یاری پێشووتری قۆناغی یەکەمی پاڵاوتنەکان لە نێوان هەردوو هەڵبژاردەی عێراق و ئێراندا. عێراق لە یاریەکەدا بردنەوەی بەدەستێنا و لە یاریەکدا شکستی هێناوە. ئەمە تا چەنە بێتە پاڵپشتیەک بۆ ئەوەی کاڵبژاردەی عێراق بەرامبەر بە ئێران لەم یاریەشدا بردنەوە بەدەست بێنن هەرچەندە بەوەی بارودۆخی ئەمنیەوە ناتوانێت یاخود بەهۆی و سانسۆری لە سەر عێراق ناتوانێت لە ناو عێراقدا یاری خۆی ئەنجام دات و لە وڵاتی قەتەر یاریەکە دەکرێت. ئێمە هیوادارین پشت بەخوا لە ڕۆژانی داهاتوودا هیوادارین لیژنەیەکی یەکێتی نێودەوڵەتی تۆپی پێسەردانی بەسڕە بکات و هەواڵ و قسەی ئەوەش هەیە کە ڕەنگە ڕێگە بدرێت یاریەکان لە یاریگای ئەستۆدەمی بەسڕ ئەنجام بدرێت و چکە بۆەوەی کە یاریگای بەسڕ باشتر بێتە سەبارەت بە یاریەکانمان لەگەڵ ئێراندا هەمیشە ڕوبڕبوونەوەکانمان لەگەڵ هەڵبژاری ئێراندا بەهێز و مێشوینە بەڵام لە مای دواییدا بەتایبەت لە یاری ڕسمیەکاندا بۆ نمونە جامی ئاسیا عێراق یاریەکەی بردەوە لە جامی ئاسیا 2015 هەڵبژاردەی عێراق بردیەوە جامی ئاسیا لە 2009دا لەگەڵیاندا لە قۆناغی گروپەکاندا لەگەڵیاندا یەکسان بووین بۆیە لە یاری ڕسمیەکاندا ئێرانی جارێکی لێ نەبرین لە تەنیا ئەم یاری پێشتر نەبێت کە یەک پێشدە بەحرێن لە ئێمە بردەوانی بۆ پێشەنگی گروپەکە بۆیە هەڵبژاردەی عێراق بەرامبەر بە ئێران ئەنجام و مێژوێکی باشی ئەو دەتوانێت ڕکابەری لەگەڵ بکات و هیوادارین ئەمڕۆ بتوانانی سێخاڵەکە بەدەست بێنین. بەڵێ پێ دوایە تا چەند ڕایەنەرێکی بیانی دەرەوەی عێراق پێویست بوو بۆ هەڵبژاردەی عێراق کە لە ئێستادا ئەدڤۆتگات باز لەوە دەکات کە ئیش لەسەر توانای جەستەیی یاریزانانی هەڵبژاردەکە دەکات. بەڵێ بێگومان ڕاهێنەری بیانی نەک هەموو ڕاهێنەرێکی بیانیش من خۆم لەگەڵەوەدام کە ڕاهێنەری بیانیمان بۆیە کە پەرە بە تۆپی عێراقی بدات و ئەدڤۆکات ناوێکی گەورە و جیهانیە و ڕاهێنەرێکە مێژوێکی گەورەی هەیە و تەنانەت بوونی ناوێکی گەورەی وەکو ئەدڤۆکاتە بۆ مەشق پێکردنی ڕاهێنە هەڵبژاردەی عێراقی پاڵنەرێکی دەرونی گەورەیە بۆ یاریزانان بۆ ئەوەی کە لە توانایاندا بێخەنەگەڕ چکە کاتێک ڕاهێنەرێکی ئاوا ناو گەورە ڕاهێنەر پێ دەکات لە ڕووی دەرونیەوە پاڵی پێوە دەنێت کە هەموو توانای خۆت بخەیت دەگەڕ لە یاریگادا بەتایبەت لە ماوەی ڕابردوودا ئەدڤۆکات چاودێری یاریزانانی کردو لە خولی عێراقیدا و ڕاهێنەرێکە مجاملە ناکە ئەوەی کە باش بێت دەهێنێتەوەشی کە خراپێت دووری دەخاتەوە لەبەرەوە بوونی ڕاهێنەرێکی بیانی و ناوێکی گەورە شتێکی پێویستە بۆ هەڵبژاردە و هەروەها بەرەو پێشبردنی توانای جەستەیی یاریزانانمان بەتایبەت لە خولی عێراقیدا زۆربەی یانەکانمان ڕاهێنەری بیانی دەهێنێنەوەش کاریگەری هەبووە لەسەر ئاستی خولی ناوخۆی عێراقی و ئاستی یاریزانان بەتایبەتی یاریزانەکانمان کە لیاقی بەتێن و توانای جەستەییان لاواز بووە ئەوەش ئەو شتەیە کە ئەدڤۆکات تێبینی کردو کاری لەسەر کردووە و بۆیە کاری کردو لەسەر بەرەو پێشبردن و بەهێزکردنی توانای جەستەیی یاریزانان ئەوەش پەیوەندی بە شارەزایی و پسپۆڕی و ئەزمموی ڕاهێنەرەوەیە کە دەتوانێت لە ماوەیەکی کەمدا هەڵبژاردەکەات ئامادە بکات. بڵێ باز لەوە دەکرێت کە کۆمەڵەکەی هەڵبژاردەی عێراق ئەو کۆمەڵێک کە توانێت هەڵبژاردەکە چۆنەڵی جارێکی تر بگاتەوە مۆندیال ئایا تۆ تا چەند لەگەڵ ئەم ڕائایی کە باز لەوە دەکرێت هەڵبژاردەی عێراق بە پێوەی کۆمەڵەکەی کۆمەڵەیەکی ێژیار قورزنی ئەتوانێت تێیپەڕێنێت و بگاتە یاریەکانی مۆندیال. يعني هو ممكن كاسماء يعني وەکو ناو بێگومان ناوی هەڵبژاردەی کۆریای باشووری و هەڵبژاردەی ئێرانی ئەوە بواری قسە هەیە ئێمە لەگەڵ کۆریای باشوور دەخاڵێکمان بەدەستێنا و لەگەڵ هەڵبژاردەی ئێرانیش دیاری دەکەین و ڕەنگە هاوسەنگێک هەبێت لە توانەکانتە من لەگەڵ ئەو ڕایەدا نیم کە ئەو گروپە ئاسان بێت چونکە هیچ گروپێک نییە ئاسان بێت لەم پاڵاوتنەدا
یاریەکەی ئێمە لە بەرامبەر ئیمارات و سووریا و بەرامبەر لوبنانە بپێچەوانەوە ئاستەکان نزیکن و ڕەنگە مفاجئە ڕوو بدات لەگەڵ یەکێک لە هەڵبژاردنانەدا بۆ نمونە هەڵبژاردەی ئیمارات لەگەڵ سووریا لەگەڵ عێراق ئیمارات لەگەڵ لوبنان لەگەڵ هەڵبژاردەی ئیماراتیدا یەکسان بوون بۆیە ئەو هەڵبژاردنەکە لەگەڵ عێراق دیاری دەکەن و ئێران لەگەڵ هەڵبژاردنانی تر دیاری دەکات لەبەر ئەوە تەنیا شتێک کە جیاوازی هەبێت کۆریای باشوورە کە جیاوازیە لەگەڵ هەڵبژاردنەکانی تردا نەک لەگەڵ گروپی دووەم کۆمەڵێک ناوی تێدایە وەکو ئوسترالیا سعودیا یاپۆن بەڵام لەم قۆناغەدا هەموو هەڵبژاردنەکان هەموو توانێکی خۆیان دەخەنەگەڕ و هیچ گروپێکنی ئاسان بێت و ئەوەی کە لە ناو یاریگادا ئەوەی لە توانێت تا ببیری خاتەگەڕ و خاڵەکان وەردەگرێت. بڵێ زۆر سپاس بۆ حوسام سەیفەدین ڕۆژنامەنووس و ڕاکنەگری وەرزشی کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە وڵاتی بەریتانیاوە لەگەڵماندا بوو.